لە یادی کۆڕەوەکەی ساڵی 1990 کۆمەڵێک چیرۆکە بیستین لە زاری و کەسانی کە لە کۆڕەکەیە بەشدار بوون کە بەرەو سنوورەکانی ئێران و یاخود شارەکانی تری کوردستانی خۆمان ڕۆشتن. ئێمە لەم بەرنامەیە گوێبیستی ئەو چیرۆکان نابین، لەگەڵمان نابین. When will we live in peace again? A child is born where the wild wind blows. الرو زۆرم لە 63 بە بیری بێت تا 91 کە دەرچوین هەرێکی بەلایەکە چوم عایلەکەم بدۆزمە لە سلێمانی دەرچوون لە کاتی ڕەوەکەوەی بەسەر خۆم هات پێ بینیم چەندها جەنازەم ئەبینی ئەخیەتەوە بوو پێزۆ و گوم بوو لە ئێمە وەکۆکە گوم بوو لە ئێمە زۆر بۆی گەڕان بە ئیزاعەکە هاوایمانەکرد بەملا بەولا منداڵێکی خۆم لەدەستدا بە من بە هەڵەبجە ڕۆشتم ئەوان بە پێنجۆ ڕۆشتن. The simple truth, the only thing that's worth a damn. The life of a child is more than a forest. The life of a child is more than a ژنێوتم توخوادایکە زۆرم برسێ پێ بڵێ یەک لە تینانی ئەوەم باتێ وتی وەڵی بڕۆ نادەمێ من لە ڕەوەکە بە 3-4 دەچوون لە سلێمانی کچێکم هەبوو مناڵ بوو کچەکەم نەخۆش کەوت بوو زۆر لاواز بوو کچەکەم بەوەی لاواز بوونیەوە مرد. ئێمە ماڵمان لە کەرکوب بوو هاتین لە عەربەد لەو کچە و لە مناڵەکانم دابڕان بەیانی لە دەوری سەعات 4 و لە گریان خەبرم بووە من بەڕاستی کە چوم لە سیارێک لە پێشمانەوە بوون ئێمە لە عەرزەکە خەوتین بەڕاستی وتم بۆ چی یەکدین وتیان وڵا ئەم ژنە لە شێوە مناڵەکە لە باوشیان مردووە 2 مانگ بووە وڵا هەمووی ڕامان کرد بەرەو ئێران خەریب و مناڵمان پخنکێ لە ناو چەمیکانی خانە جاچیمان بەسەر نەهاو. وڵا ڕەو زۆرم لە 63 بە بیری بێت تا 91 بۆ تا 2003 کەسەدامەوە یعنی هەموو شتێکم بە بیرتێ کردەوەکە هات ڕامان کرد بەرەو تەوێڵەوە بیارە لەو حاسبەی من ڕامان کرد لە هەڵەبجەوە تێگەی بەرەو هەڵەبجە مناڵێکمان پێ بوو عمری 5-6 ساڵ بوو لە وەختی هینەکە دەرمان کاری لێکرد و بەس نەمازانی بوو دەرمانی هینەکەیەکی مایەکەیە بە کۆڵمانە بوو شەو شوێنمان نەما دووسێ مناڵەکانیش بوو 4-5 تریشم پێ بوو چووینە قەبرستانێک بوو لە ژێر قەبرینە بە تەنەکە کردویانداین لە ژێر ئەوە خەوت هیچمان پێ نەبوو ئەمە لە نەوەیەکە ئیتر چوینە دوو ئاو اینجا حاڵم زۆر خراپ بوو مناڵەکانم ورد بوو بێم لە قەزەی مالی و لە قەزەی هەموو شتێک بووین ئەو مناڵمە لەبیر ناچێت چوو گەڕام و بەسەی ئەو کوڕمە چاوی کوێر بوو هینی ئەوینە هاتمە من نەمبینی یعنی ئەمە نەم بەسەر هەڵ ڕاکردوی ناو بێخوراکوین ئەو کوڕمە و دەرمان تەسی تێکرد و لێرە نەیانەزانی هیچی میاوی ئەو کاتە ئەو کوڕمە چاوی کوێر بوو منی نەبینی دوایی مرد خۆم بە تاق و تەریا عسکەری ئەو سەرجادەی گرت و مەیتەکەیم بردووە بە پیکای بۆ گردەکەی شێمحێدینەوە هەندەوێت بە تاق و تەریا دوو بە ئەم کابراوتی ئەمە چەند ساڵە وتم 7 ساڵە دوو بەردی کەم بوو بۆ زەلامێکی گەورە. When will we live in peace again? A child is born where the wild wind blows in a country torn from the south to the north and family runs. کۆڕەو وەڵا 3-4ێکم بینیوە من لە کاتی ڕەوەکەوەی بەسەر خۆم هات پێ بینیم چەندها جەنازەم ئەبینی من پیکابێکم پێ بوو ڕێژ نەبوو ژنێک ڕێگەی لێگرتم وتی ئەو ئینە مردووە بە شکۆڵی گرتم بە چیاڵی گرم وەڵای نازم چی لێ بکەم هەر تۆزێ خۆڵمە بۆی کردەبانی و بە جێمانێشت ئێل و عەشەدەمووی ڕامان کرد دەرچوین وەڵای ناوەڵا خواردنمان پێ نەبوو ئێمە خۆمان جابووینەوە بەس یەکمان گردەوە بەڵێ لە دۆڵ شلێر چەند کەس داوای هاوکاریان یەکن کە تۆ سیارە و پێ بووە زۆر ینی یەک دوو پیرێژنیشمان هەڵگرد ینی ئەوانەیەکیان ئەمرخوای کردۆیستەوانە وڵا پیکابێکم پێ بوو دەبڵێ خۆم وەڵایی زۆری تیاوە هەمووی پێ سپێرشم نەبوو پڕەکەی دواوەیشە تا ژنێکم بینی خۆی و 3-4 مناڵی بچکەی پێ بوو ئەشی مناسی ژنێکە وڵا هەڵم گرت بە مناڵەکانەوە خەسۆکەی ما بینی لەولاتر وتیان کاکەوەی یا فڕێدێن یا جێ چی لێکوت وڵا بکەنەوە سیارەی منەوەی بەم قەینا بخوا ئێوە بەرەو چێوە ڕۆشتن لە ڕەوەکە وڵا ئێمە بەرەو پێنجوێن لە پێنجوێنەوە بۆ چوونە دۆڵی شلێر چەند شەوتان پێچوو ئێوە کە داگەشتە پێنجوێن
وڵا بە 4 شەو یاڵا گەشتی ناوێ چیرۆکێکی ڕەوەکە بگەڕمەوە ئێمە لا دێبووین چین بۆ دێکەی خۆمان ئیتر لێوە یەک تەق و تۆق کرا مەرجەکان تەقینۆ وەمان نزدانتی حکومەت هاو وڵا هەمووی ڕامان کرد بەرەو ئێران خەریب و مناڵمان پخنکێ لە ناو چەمیکانی خانە جاچیمان بەسەر نەهاو بە پێ ڕۆشتنیان بەسیارە بە پێ ڕۆشتین لە دەی خۆمان و بە پێ هەمووی بە پێ ڕۆشتوین نانوشتان پێ نەبوو چەشتمان لێ نابوو ئێوارە بوو لە منزڵەکەی خۆمان چەشتمان لێ نابوو هیچمان نەبرد لەگەڵ خۆمانە مانزان تێی حکومەتاوی تر ترساین من لە ڕەوەکە 3-4 دەچوون لە سلێمانی خێزانەکەی ئێمە دەوری سعات 12:01 شەو لەگەڵ ماڵی زاوەکەم و چەند ماڵێکی گەرمیانیە ڕۆشتن ئێمە بە مەبەستەوەی کە بتوانین بەرگی لە سلێمانی بکەین لەگەڵ خۆم و تقریبا 8 هاوڕێمە کاک هیوا کاک عومار کاک جانڕۆ ماینەوە کە بتوانین بەرگی لە سلێمانیکەین تا نزیکی من 12 شتێک ماینەوە لە سلێمانی من بەنیاز بووم بەڕاستی بچمەوە بۆ ڕزگاری کە ڕستمی و دەبابانە بگرم کەوتیان لە شکلەکە داخڵە بێ بەس هاوڕەکان وتیان ناگەڕ ناتوانانی بگەڕێتەوە ینی ئەکوژرێیت ئەو سایمە لەسەر قەبری مجاهیدینەکان من ئەو لەحزەی کام قسێمان کرد دوای ترێمە لە شەستەکە پەڕینەوە ئەو کاتێکە لە شەستەکە پەڕینەوە من لێ بەڕاستی ڕسمە گەر یەکەم ڕسم ئەو کاتەگر کە ئەلیکۆپتەرەکە هاتە سەر خەڵکەکە خەڵک بەڕێگا ئەو کاتە بەڵێ خەڵک بەڕێگا بوو ئێمە لە ڕێگای وێڵەیە ڕۆشتین بەڕاستی چوونە سەر شاخی وێڵێر و لێوە چوونە ئەو دیۆوە ئێمە ئەو شۆ تاکو نزیکی 2 شەو نزیکی لە عربەت ماینەوە باران طبعا ئەباری وەکو ئێستا زیاتر ببارانەکە سارتریش بوو دنیا قڕ بوو دەوری سعات 2:25 وتیان ئەوە جێشی عێراقی بەرەو هینێت بەرەو عربەدێت ئەو بوو ئێمە سعات 2 شەو 2 بەڕێکەوتین بەرەو سایسایق طبعا ئێمە نزیکی بەرەبەیان گەشتنە سەر سایق بەڵام من زۆرترین ڕسمی خۆم بەڕاستی لە سایق گرتوانە بەڵام لەگەڵ خێزانەکەی خۆم نەبووم هەر لەگەڵ هاوڕێکانم بووم یەکی لەو چیرۆکان غەریبانی کە لە ژیانمە بیر ناچێتەوە هاوڕێکم کە ئێستا لە ناروی جەنای کاکی وایە کاتی خۆی پێشمەرگەی کاک مستەفا بوو هیوای حاجی هینی پێڵێن حاجی ڕەشی طبعا هینێکی پێ بوو قازی فێکی پێ بوو حتا کوێزی بوو خولیا و فڕیە وتی بەڕاستی تۆ هاوڕێکی خراپی من چەند ساڵە تۆ من و تۆ هاوڕێن بەڵام تر لەم لەحزەوە من هاوڕێتی ناکەم بەڕاستی قازیفەکەی فڕەیە یعنی من لە ژیانمە ئەو لەحزەیەم بیر ناچێتەوە هەموو شتێکمان بەسەرات لە ڕەوەکە کوڕێکی شەشباگم بەدەستی کوڕەکەمە کەوتە خوارەوە هەتا ئیستا جێگاکەی دیارە بێرەوەیە ئارە وەڵا لە کاتی ڕەوەکە نەبوو بیخۆین لە هەموو شوێنەکە پەکمان کەوت کەس نەبوو لێمان پرسیە ئیتر هەموو شتێکمان بەسەرات وەڵا ناخۆشترین شت کە بینیم من لە دایکمان جیا بوومەوە لەگەڵ ماڵی باپیرمان ڕۆشتم بە ڕەحمە بێ لەگەڵ نانکما ئەو دەخەیە گەڕامەوە مامێکم هەبوو ئێستا دوگانی هەیە لە جادی مۆلەوی ڕۆشت بوو لە دەنکم دابڕابوو باپیرمان بینی بەسەر دەنکما گریا سێرم کرد وەسعەکان نانکم داوای شتێکاڵە لە سەربانی سەرەوە بۆم بێنن منیش دەستم کرد بە گریان بەسەریانە لەوە دەقاوە سەلەم دەقایە کەوشتا ژەرمەوە باوەڕکردنی خۆم قۆرگم پڕ بوو لە گریان لەو دەقەیە ئیتر زۆر ناخۆش بوو تو مەزنانکم خڵەفاوە لەبەر خاتی چییە لەبەر خاتری مامم لەخوای گەورە بە زیابی کاتی کاتەوە سلێمانی و ئەو چابەوە خۆی گەورە یارمەتیە ئەوی لە سەربان نازانم چین بۆ بێنن ئەوم بۆ بکەن ئێمە لە کوێین لە سەرای سوبحاناکەین لەولاتر لە هەڵەبجەین لەولاترین ئەگریانە وای زین لە ماڵین بە پورێکمی و بڕۆ ماڵی حەسەن هاتون باوکی منە بەڵێن مریشیان بۆ سەر بڕا نانیان بۆ بێنە بۆیان تەرکە لە چۆ ئێمە لە سەرای سوبحاناکەین یەکێ لەو چیرۆکانی کە لە ڕەوەکە بەسەر هەمومانە هاتووە کە کەسێکیش باسی کات ئەڵێ زۆرمان تین بوو کە کاتێک داوای ئاومانە کرد قوڕاومانە خواردەوە من بیرمە ناو پاسێک هابووین داوای ئاویان کرد چەند مناڵێک چین ئاومان هێنا کاتێک کە ئاوەکانمان هێنا و بەیانی سیرمان کرد چەند سەرلەمەکتێکی تایە ئاوەکە تومەس ئێمە لە ناو قوڕا ئاوەکەمان دۆزیێتەوە چەند چیرۆکێکی تر لە دوای ناوبڕێکەوە بەردەوامین